بۆ یەکەم جارە لە مێژووی پاڵەوانێتیەکانی کە لەسەر ئاستی کوردستان کراوە پاڵەوانێتێک بێ بۆ ئەم دەبێت. ئەو پاڵەوانێتیە گرنگەکەی لەوەیە کە ئێمە هەوڵێکی یعنی زۆر جددی دەدەین بۆ ئەوەی کە وەرزش لە دەبەری سۆران پێش بکەوێ و سۆران بکەین بە پایتەختی وەرزش لە هەموو کوردستان. پاڵەوانێتەکان زۆرن ئەلحەمدولیلا بتوانیوەمانە بێنین. پێشترش بە خۆتان ئامادەی پاڵەوانێتەکان بوونەوە ئاگادارن. بەڵام ئەو پاڵەوانێتیە گرنگەکەی لەوەیدایە کە دژایەتی زۆر کراوە. یعنی هەوڵێکی زۆر دراوە کە پاڵەوانێتەکە نەیە بۆ سۆران ئەوجا بە هەر هۆیەک بێ، بەڵام ئێمە هەوڵماندا و توانیمان بیهێنین و ئەلحەمدولیلا زۆر سەرکەوتوو بووە. پاڵەوانێتەکە 185 یاریزانی تێدایە کە هەمویان پاڵەوانی ناسراون. لە پاڵەوانێتیە پاڵەوانی ئاسیایی تێدایە، یعنی لە ئاستێکی زۆر بەرزە و یەکێتی لە جوانی کوردستان بەخۆی سەرپەرشتی هەمووی دەکات. سوپاسیان دەکەین. ئەوەی زۆر بەلای ئێمەوە گرنگە دەبێ لە هەموو دائیری حکومی کە مربوط بێ بە وەرزش بزانن کە دەبێ گرنگیەکی تایبەت بە دەبەری سۆران بدرێ. دەبەرێکی زۆر دەوڵەمەندە. دەوڵەمەندی وەرزش لەو دەبەرە وای کردووە کە بتوانێت ببێ بە پایتەختی وەرزشەکان هەموو وەرزشی تێدایە و لە خۆ دەگرێ و ئینشاڵڵا دەتوانین شتی زۆر گەورەتر بکەین و مژدەشتان دەدەینێ کە ساڵی دادێ پاڵەوانێتێکی گەورەتر و پاڵەوانێتێکی نێودەوڵەتی دێ بۆ دەبەری سۆران ئینشاڵڵا. ئەم پاڵەوانێتی کوردستانە لەسەر ئاستی هەموو کوردستانە 185 یاریزان بەشدارە. لە هەموو پاڵەوانێتیەکە سێفی ئەمانەیە فیئەی بۆدی بیلدینگ کلاسیک فیزیک لەگەڵ ماستەر بە تەمەنە 35 ساڵ بەسەرەوە لەگەڵ 40 ساڵ بەسەرەوە. ئەمە کراوەیە نە باڵایە نە کێشە بە جۆرەی تەمەنە. لە فیئەی بۆدی بیلدینگە بە جۆرەی وەزنە لە 60 کیلۆمانێ 70 کیلۆمانێ 80 100 زائد 100. لەم 5 بەشە 5 کەس یەکەمە بن. ئەم 5ەیەنەوە سەر ستیج منافەساکەن. ئەم 5 لەسەر ئۆڤەرۆڵ پێڵین یەکەمی لەم 5 سێ کەس لە ڕووی مادی ئیسفاداکە هیچیان 1,200,000 یەکەمەکە، دووەمەکە 750 سێمەکە 500,000 وەرەگرێت لەسەر ئاستی بۆدی بیلدینگ. یەکەمەکە لەگەڵەوە یاوەکو ڕێزلێنانی شمشێرێک شێدرێتێت. هین بۆ کلاسیک بەعینەن شێوی بۆدی بیلدینگ 5 کەس یەکەم هەڵەبژێرێت. ئەم بە ئاست باڵا و وەزنیش حسابە لە کلاسیکە. ئەم 5 کەسەی کە یەکەمە بن لەسەر ئاستی هەمویان هێنە منافسی یەکتری بعینەن شێوە سێ کەس لە ڕووی مادی و ئیسفاداکە عینەن مادەی پارەی یەکەم. فیزیک ئەمێنێتەوە. فیزیک بەس بە باڵایە نەوەز نەنەیچ بەس باڵای چەنە 168 170 بە جۆرەی باڵاکان. ئەویش 5 کەس یەکەمە بێت بە هەمان شێوەی ئەوانی پێشوو لە ڕووی مادی و ئیسفاداکەن و نەتیجیانە بێت. 5 کەسەکە لە منافەسەی ئۆڤەرۆڵەکەن. لە کەلارەوە هاتوون بەشداریان پاڵەوانێتم کردووە. پاڵەوانێتی کوردستان لە شاری سۆران دەستخۆشییان لە یەکەم و پاڵەوانێتێکی زۆر سەرکەوت و ئەستبەرز بوو. دەستخۆشی لە ستافەکە و لەو هاندەرە جوانش کە هانی یاریزانانیانەدا.